ناوەندی وەرشولاوانی ڕانیا سیمینارێکی بۆ مامۆستا هاوکەر ڕەفیق ساز کردووە. سەدان گەنجی شارەکەمان تێیدا بەشدارن بەناونیشانی هونەر و ئەتەکێتی قسەکردن. دیارە ناوەندی وەرشولاوانی ڕانیا لە درێژەی کار و چالاکیەکانی هونەر ڕەسوو ئەو چالاکیەشی ئەنجام داوە و چەند چالاکیەکەمان ماوە بۆی کۆتایی بە کۆی گشتی سیوەک چالاکی بێنن کە هاوتای تەمەنی بۆ وەک وەفایەک بۆ کۆچی دوایی بەڕێزیان لە بەرنامەماندا بوو.